سلام ماما جان بخيراتي. باش كاغم سلامت بیا خود است مازدم بخیراتي. تندرستي سلامت بیا خود است مازدم بخیراتي. تصوري ومرتان اري والله الحمد لله سلامت بیا خو. كاكا من انقود ناسم ام برادري باد بما باود براستي زور پیاوچی باش بو یارمتی خرچی دا اتوزي باود گرتوا قبري لدي بلاش براستي ایشەکی خێری چاک دەکەی دەستخۆشی لێ دەکەم. ماما جان ئەمن لە بۆ پاشە ڕۆژی خۆم دەیکەم لە بۆ خێری خۆم دەیکەم دەزانم سبێ ڕۆژی ئەگەمیش لێم قەومێ خەڵکەوە بەهانای منەوە دێن. کاکەم ژاگەم لە وەزعتانە دەزانم وەزعتان باش نییە برایەکن نەخۆشە لە مارێکەتیا زۆر پێویستیتان بە یارمەتی هەیە ئەم ژۆک و پاداشتەک دیارێکم نوینێ دەبی لە مامی خۆت قبولکەی باشە بەڕێزم. ماما جان دەست خۆش بێ من نامێ پێویستمە پارەی نییە. کاکە ئەوە بەتەنێ ئی خۆم نییە ئەوە یارمەتی خەڵکییە ئەنگۆش پێویستن برایەکەش نەخۆشە لۆ چارەسەری و لۆ یارمەتینگۆ. تا دەست خۆش ماما جان مەمنون. خوایە گیان خۆت دەلیلی داماوی بە بەلاژ نەیانگوتێ ئەوەی لە خودای غافڵ بی کافرە. ئەبی یەک پرسیاری لە تو دەکەم یەک پرسیار ئەتو بەس بە ببرێنە ئەوە بە درۆزنەی کوژەیە تا ئێستا هەر درۆ بەس جوابم لەوە ئەدیە تو یەک پرسیار لە تو دەکەم ئەتو کوژەی ناوە مەسلحەتیەوی برای خۆت مەسلحەتت دەکەن نەبی مەرحەبات ناکە بە جوابم دۆ جواب هەدی پرسیارێکم لە توی ئەتو بەڕاستی جوابم دۆ وەچیانە مەکارە جوابی من نادەدە ئەتو کوژەی ناوە کەسەی چوو پوچانە کە لە دوو ناموسی خەرچینەوە بە منیش دێنە سەرخۆش کە بەخۆشیان بە سەرخۆشی بەناوکەتیرە خوایە بە قوربان بوو خوایە ئەوانە کوژیانە خوایە ئەو کۆمەڵگەیە جوانیانەوە پیسگیریە خوایە
السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. أو قبري بابتا إبراتا وتسيت بس أو قبرانا دقريي. إيشي منينا إيشي كشي منينا أنا. أدي أستاتو الواد دقري سو قبرانا نازم أولولا دقتي دا زور بكل دقري بكل. أنا كشي منينا بزاتي ميرا درد دريان لقبكم. أبو سير بيشتي أبو دازر أبو كسكم لو لا تيشتكم ديا نخانيكم هي تيدابجي مسياركم هي نخوشي كجيب لي راقري كسب أعرف بينك أبو بدرس أرخوش بس أتو يقدر قبراي من شكلي تو غريبني لبيرساو. أتو أبزانم كوري مام برايم بس سيرم بيدي مام برايم كوري أواصل خوشو خبيعي نية. أنا تخوان ذلاك وبخو خبو قالك كبنية تجاتي مناقشين لك أبدك هكذا. والله سيرم بيدي مام برايم كوري ويلي تشندرهم بس كرم ساجي الراقرة عاقبتي تشهر إيريا بخو قبرك اللي بولي الدم بخو ئەو کوڕی مامبرایمی نییە کوڕە خۆ هەر سەلامیشی نەکرد بەخوای نەچم بە مامبرایم برێم بەخوای مامبرایم عیای دەچی با بچم پێی برێم السلام عليكم. سلام ستان باشا علي وزد كوا كيف عال باشا أحوالك كم يخوش بياخوا كم يخوش بياخوا مامبرایم والله هاتی مەگلەیەکم هەیە بێ کاک علی کوڕەکەت بە سەرخۆشی لە کۆرانان دەسوڕێتەوە وڵای کاک علی نازام چ لەو کوڕێ بکەم وەختی خۆی ئەوە داش پەروەردەی کردیان فێرە ئەو سوخەتە بووە دوێ من کاک علی زۆر مەمنون هاتی هەر ئەتونی زۆر کەس دێ ئەو گلەی لە من دەکا ئەمە نازام چ لەو کوڕێ بکەم نازام چی لێ بکەم لێ دەدەم دەستم ناسێ زەرکە داشی ئەوها پەروەردەکەی ئەوها پەروەردەی کردی یعنی سێ بکە ئەم بە هیچ ناچم لە ماری خوا داشی لە خۆی بردیەوە گوتم عیلاجەشی دەکەم ئەلعانیش ئەو کوڕە زیاتر ئەو بازە و ئیشەی نایندی باوەڕ بکە شەوێ کە لێی دەم شەوێ داش دێتەخەونم زاروی لێی دەم داش شەوێ دێتەخەونم یعنی ئەو کوڕە ئللا ئەگە بمریتن ئیسرعات بکەیت ئیسرعات بکەم پێوە نەکەرێت و زۆر کەس گلەی لێم دەکا وەڵڵا شەر نەخۆ دەکەم وسبە ناو عالەمی وەڵڵا شەر نەخۆ دەکەم و عالەمی ببینم شەر نەخۆ دەکەم بەعەزەرم بسمەکەم برادەرش ئەوەل کەلیمە بسە سەلام عەلەیکم وڵای کوڕەکەت ئەوانە ئەم نازانم چی لێ بکەم باشە مامبرایم مادام خەڵکیش گلەی لێ هەیە ئەمش گلەی خۆم گەیاندەت و کوڕەکەت هەر چانابی خوا هیدایەتی بدا خۆ حافیز مامبرایم چاوەکەمی کاک عەلی بەخێر بێ سەر چاوم بە خوددا زۆر شەرمەزارشم کە قسان دەکەی بەس ئەو شەکل نازانم چی لێ بکەم دەباش ئەو دەستە کوڕی خۆت بیکوژی ناوەڵات دەستم ناستە ئاخە مشکلەکە ئەوەیە والله ڕاست دەکەم تێگەش ئەگەر نام عیلاجوی گەلە ئاسانە قوربان دەم چاوەکەم نەبوو قوربانتم چاوەکەم خوا حافیز چاوەکەمی سەرچاو سەرچاو وەرنە تایم بچە دەری لە ئەو ئەولادەی هەر نەفەرش دەبینی گلێ یەک لێ دەکا هەر نەفەرش دەبین گلێ کوڕم لۆ لە چت کمە لە چ دەوەر بەس بەم برێ شویالی جو بێناوی بخۆمەوە تا بمێنم ئاغا و دانیشتێ
السلام عليكم. بابا خوي والله خوش ها وانا خوش روح وستو سايمة لو خوجني لبسن كرمة ولا ستكما سايمة ها بكيف بخود سباري دبي وسرب دكي كزلي لو دبي يتسكم هذه صف بيبريم راس برودري ماري خوم واز لو خورياتي ديني دي وماري اغنانيا خوال لقربي برو سايمة دار رواني كندا كم برو إلو دردك ماري خو عيك بابا دي تكوري خوي داركا اخا كوري وشتو ده يبقى بخدمتك كم سايمة زورا بياترو زورا بيافري سايمة ولا انقصين كز اتوي اما ايام سوبتو يلا يلا رو كاكو رو بليدك يلا. رو يلا. تبداكم لما اخذ اوها بروري اولاد اوها صار لبو من درسو بروح عمر النمي لقداك أيوه. قلت قيمة ايوه اخويا لسه ايوه اخويا او اولاده اخذ لي خو اولادي صار امداد النار اولاده غزبي وشو امداتي او اولاده اخوه اي خويا سيليكم خويا سيليكم ئەوجا مام برایم بەڕاستیم لەو مۆزوعەکی هاتیمە گلەیبی خەڵکەکی زۆر لە کوڕەکەت بە گلەیی و گازاندنە دەرێن لەگە برادری خراپ هەردەستی و دادەنیشی مەشروبی دەخواتەوە نێرگە لە نەحەسام ئەوجا مام برایم ئەم چاوەڕێی تو دەکەم کوڕەکەت ڕەوانی کنە منکەی بەرک و دوو قسەی بە سوودی پێ برێم نسحەتی دەکەم باشە والله عازم الشيل درم كده ان شاء الله نهايتوا بقول اخواتي اخواني نهايتوا بس اجاهاتوا رواني كنت زنابتي كم باشە کاکە ئەم دەڕۆم بخير سرتاو وافيز سرتاو اي اولاد برام ئێستا کوی خۆیان شکر مەبەست خۆیان ئەمە لە تەمەنێکی گچکە داک و بامان نەما ئەو براشم ئەوها نەخۆشکەوت بریا زمانی هێبا بەس تێگەیش بەمە چی دەوێت چێن دەری دێشی تا برام ئێستا حەبەکان لە بۆ دەینم ورجل شهراتي باكو ده كمال عوابي عازم شير والله إيش ساعتك ودي بتيبي وقوتبي والله قلوا باور ده أنا مقوم دار أو هاي ليبي أو زادرم داكت بكيف خم دسمنا عالمي نكاز قليم جيدكا نكاز داري كرد سرخوشة نكاز داري كرد نيرقري دخوا يا ربي خواه ليد بزياد بخوايا حيوانش دكا مخير لبو خاطري عازم يشيلو كرة كم كأوها هذا سر الراست بابا ئەم دەڕۆم دەچمە مارێ برادەرەکەم تۆپانەیە لەگە برادرە تەماشای تۆپانە دەکەین بڕۆکم برادەرەکان تەماشای تۆپانێژ بکە بە ئیسرائیل خۆت چێشی لێ وەرگرا بە زووشی پیاوان ئەو ڕێی گرتت ئەو ڕێی مەگرەوە بە خودای کوڕم عازم لێیە ناو عالم برێ وەڵڵاهی مام برایم کوڕەکە لە خۆت پیاوترا قەت باب خراپی ئەولادی ناوێ بەس ئەو ڕێی مەگرەوە کوڕم چ دەرێ ئەمن لە بۆت دەکەم
هەر هیچ چ دویست ئەمن ئازرم تەوا بابە هیچ خەمت نەبی ئەمە پەندە چیوام وەرگرت ئیشاڵە قەت ناسم سەروی شەخراپانە دەبێشتە چی وا بکەمەوە تو شانازی بمنەوەکەی قەرەبووی هەموو شتانە بکەمەوە ئەوجا من دەڕۆم دەستمە ماریەوە برادرم ئیشاڵە هەر تەوا بوو تۆپانێک سە دێمەوە ماری ئەزە بابا من دەڕۆم ڕۆ بەخێرت کاوەرە وەرە بەرێ بە پارە لەکنە پێمە ئەوشت دەمێ ماشەڵا ئەو کوڕە نەهاتوو لە باشەوە عەلسا ئەلو باش کاک ڕێبوار وەزت کووە چاوەکەمی کاکەوە شەنگە نەهاتەوە لۆ ئەو عەلسان گۆ چوونە تەماشای تۆپانێ بکەنەوە بۆ دەوری سەعات 1:30 کەس لە جادەی نییە چێ ناوڵێشان ناتۆ يكون بتنكو إذن دكاتشي من أمر أو قوي اسمه كنوان أجنا عمي جند جرام بسيتن إذا ما تسبكم ولا شيء بكم كيساش كإن زايد كم زام كده بيت خبر شو بدلو أجا من تشكتان زاني دال سعود ما زكم الله أكبر الله أكبر مام إبراهيم مام إبراهيم كركت كجا براس شو كشتي ما نازم خوا لێ خۆش بیشاڵەت زێ بەهەشتە خوافی کە یاخوا ئەیەوە بەچم مرد کاک عەلی بەرێ ئەوە ئەو شوی ئەم لە قەبرستانێ بوو بەرێ ئاگام لێ بوو بووە شەڕەتەقە و هەرە نازانم ئەو شوی تۆپانێ بوو ئەلمهم بۆ نەک هەبوو ئەو کوڕە بە گولەی وێڵمە مامرە میشەڵا خوا تەعالا سەبووری دەدا ئێستا مەگریێ ئەو وەختی دەبایە بگرێی ئەگەر بە سەرخۆشی مرد بە هەرچاکە بۆ ڕۆژە سپێی بە ڕۆحانەتێکی خاوێن بە تووبەکاری گەڕایتەوە لای خوای ئەدی کاچی من هەستە با بڕۆین هەستە